باش لەسەر ئەم پرسە پیسبوونی ژینگەی عێراق و مەترسیەکانی من میوانێکم هەیە. عومەر عەبدولەتیف سەرۆکی ڕوانگەی سەوزی عێراقی لە بەغداوە لەگەڵمانە بێت. بەڕێز عومەر، ئەم کاتت باش. یەکەم پرسیارم بۆ دەست پێکەم. عێراق لە ماوەی 2 ساڵی ڕابردووە 1 ملیۆن درەختی لەدەست داوە. ئەمە کاریگەری لەسەر عێراق و مەترسیەکانی لەسەر ژینگەی عێراق چێ بێت؟ مساء الخير عليكم وعلى مشاهدينا بينراني 24 كردستان 24. طبعا بدلنيايو كي شيء قضيه العراق اويا كإضافة توشي الى مشكله نقص المياه تزبوني جينجا تقلوش كشيء كم آويه اما شوي كدوا فضلا عن هم درخت لدز بدات زقلمش اكيد هنالك تجارب ناجحه في مناطق العراق وهي تاخي كنو سركوتو هي وهي ما فعلته ناوتس كان عراق مناوي كهريمي كردستان كردي لو باريدا طبعا كردستان بدنياي مع شركات وخبراء قريبس لقل كومبانيا وسبوري بياني كرو بودرجه بدان بابشتيني صوص كان دوربري شاري هوليرا وناوتس كاني اضافه الى حلب سليماني ودهوكو هلبزش ذكري أو أزمونا بيوستي بكاركرنا بيوست مان بويل تاولو أزمونا بكين بويل طوابع عراق لهم بارزقا كان زي بكرت سندين رقيه ويراي نبوني أو رقيه أو دستبر بكين بوي دريجة بو ناوتة صوزانة بدين لطواوي عراق سندين ناوتة هي كصوزاي هي استخريكة وشيبا بيابا بونده بتسون كم آوی توش بووە. پێویستمان بە لایانی پەیوەندیدارە کار بکەن گرنگی بەو ناوچانە بدەن. باش بەپێی راپۆرتێکی خۆتان کە بڵاوتان کردوێتەوە بەڕێز عومەر، ینی باسی لە کەم ئاوی کرد و ئەو بارودۆخی کە بەسەر عێراق هاتووە لە کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاویش سەرەڕای کەمبارانی. بەڵام عێراق یەکێکە لەو وڵاتانەی لە جیهانە زۆرترین مەصرفی ئاوی هەیە، یعنی زۆرترین بە هەدەردانی ئاوی هەیە لەلایەن هاوڵاتیانەوە. ئەمە کەم تەرخەمی دەسەڵاتدارانە یان نەبوونی هۆشیاری خەڵکەکەیەتی؟ مشكلة المياه كيشي أو العراق خطرة جدا كيشيكي زور مترسيدارة ذكري لتسن مانجي أيندا روبروي منو استا أو كيشي كهي بابلين أو أوي كلا بنداوكان قدروا نتوا صدا سوارة بيشترك صدا هشت بو استبوت صدا سوار بهوي بكارهنان ولا ولاتاني سرتوا أو برندراتوا كيشي عراق أويا أوي زۆر بەکاردەهێنێت لە نێوڵاتانی عەرەبی و جیهاندا ڕۆژانە 400 لیتر بەکاردەهێنرێت. ئەمە کێشەیەکە دەبێت تێکڕای بەکارهێنانی ئاو کەم بکرێتەوە جگە لە مەژدوتیار دەبێت وریا بێت لە بواری بە هەدەردانی ئاو. چەندین جوتیار ڕێگەی کۆن بەکاردێنن لە ئاودێریکردن و ئاودانی زەویەکانیان جگە لەمەش لە کێڵگەکان و حەوزی ماسی کە هۆکار بووە لە بڕینی ئاو لەو پارێزگا و شوێنانەی پێویستیان باوە. پێویستمان بۆیە جوتیار وریاتر بێت، ڕێگای نوێ و سەردەمیانە بەکاربهێنێت جگە لەمەش تێکڕای حەوزەکانی ماسی کەم بکرێتەوە، ژمارەیان کەم بکرێتەوە، ئەو قەبارەیەکی زیاتری ئاو بۆ پارێزگاکانی باشووری عێراق بنێردرێن. کێشەی کەم ئاوی بەرۆکی پارێزگاکانی باشووری گرتووە، خەڵک ئاویان نییە کە ئاویش دەگاتە ماڵەکان، ئاو پڕە لە کرم لە خوێ پڕە لە مادەی پیس بە تایبەتی لە پارێزگای بەسرا. پێویستە تێکڕای بەکارهێنانی ئاو کەم بکرێتەوە جگە لەمەش وڵاتانی خاوەن سەرچاوە دەبێت بەردانەوەی ئاو زیاد بکەن لە هەردوو ڕووباری دیزلە و فورات بۆ ئەوەی سەرچاوەکان بە باشی بەکاربهێنرێن. باش، هەموو ئەم کێشانە کەمبارانی، کەمبوونەوەی ئاو، ئەو خۆڵ و تەپوتۆزەی کە وەکو با هەڵەکات
بەسەر عێراقا وشکە ساڵی بڕینەوەی درەختەکان ئەمانە کاریگەریان لەسەر ژینگەی عێراق لە ئێستا و داهاتوە چیە؟ طبعا كل ما تفضلتم به هي مشاكل خطيرة وهي بەڕێستان گوتان کێشەی مەترسیدارە هۆکارەکەش نەبوونی وریایی تاکە التبخر وقلة المياه وغيرها هي من عمليات پرۆسەی بەهەڵمبوون یەکێکە لەو پرۆسانە کە وای کردووە عێراق تووشی کەم ئاوی بێت و لە پێشەنگدا لە گۆڕانی کەش و هەوادا گۆڕانی کەش و هەوا کاریگەریەکی زۆر لەسەر عێراقی ئەمە کێشەیەکی گەورەیە هەر تاکێکی عێراقی دەبێت زیاتر وریا بێت بەراورد هەر کاتێکی پێشوو سەرەتا دەبێت درەخت بچێندرێت ژمارەی درەخت زیاتر بێت نەک تەنیا چاندن بەڵکو دەست بە ئاودام بکرێت دەبێت درەختێک بچێندرێت لەگەڵ کەشوهای عێراق بگونجێت لەگەڵ کەم ئاویش بگونجێت جگە لەمەش گرنگی بە دۆسیەی ئەو زەویانە بدرێت کە تووشی بە بیابان بوون بوونە جارێکی دیکە شیاو بکرێن بۆ ئەوەی بۆ چاندن بگونجێت و بەرهەمیان هەبێت کێشەی کەم ئاویش وەکو گوتم هەر تاکێکی عێراقی دەبێت وریایی زیاتر بێت وریاتر بێت لە قۆناغی ئایندەدا خۆی بۆ ئەم کێشەیە ئامادە بکات لە ڕووی شەپۆڵی خۆڵبارینەوەش دەبێت هەماهەنگی لەگەڵ وڵاتانی دراوسێ عێراق بکات کە کاریگەریان لەسەر عێراق هەبووە و عێراقیش کاریگەری بۆتە سەرچاوی خۆڵبارین بۆ وڵاتانە دەبێت پرۆگرامی هاوبەشە بێت بۆ چارەسەرکردنی ئەو خۆڵبارینانە لە قۆناغی ئایندەدا و بۆی کەم بکرێنەوە جگە لەمەش پشتیوانی هەیە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ عێراق دوێنێ دوای ئەوەی عێراق زیاتر لە 200 میلیۆن دۆلاری پێدرا بۆ چارەسەرکردنی گۆڕانی کەش و هەوا بە تایبەتی لە پارێزگاکانی زیقار و دیوانیە و مەیسان و ئەم پارێزگایانە کە بۆ پارێزگایانە هەژمار دەکرێن زۆرترین کاریگەری گۆڕانی کەشەوەیان لەسرە هیوادارین لایانی پەیوەندیدار ئەو پارەیە بە باشی بەکار بێنن بۆی پارێزگاکان دۆخیان باش بێت چونکە زیانێکی زۆریان پێگەیشتە بەهۆی کەم ئاوی لە زۆنگاوەکان تووشی وشکە ساڵی بوونە خەڵکێکی زۆر ئاوارە بوونە بە تایبەتی لە پارێزگای زیقار کە ژمارەیان 14,000 خێزانە تەنیا لە زۆنگاوەکان 14,000 خێزان ڕۆیشتوونە ڕویان لە پارێزگای دیکە کردووە. زۆر باش لەگەڵ ئەو بارودۆخەی لە عێراقا بە شێوەیەکی گشتی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان ئەمڕۆ سەرۆکوەزیران پرۆژەیەکی کردەوە کە پرۆژەی پشتێنەی سەوزایی هەولێرە 7 ملیۆن درەخت تەنها لە شاری هەولێرە ئەچێنرێت ئەمە جیا لە دروستکردنی ژمارەیەکی زۆر پۆند و کوژانەوەی ژمارەیەکی زۆر مۆلیدە بەهۆی کارەبای 24 کاتژمێریەوە لە سەرانسەری هەرێمی کوردستانە. ئەم هەوڵانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارێزگاریکردن لە ژینگە چۆن هەڵەسەنجێنیت؟ طبعا في البداية تحدث لە سەرەتادا دەمەوێت بڵێم کە ئەزمموی هەرێمی کوردستان گوتم دەبێت ببێتە نمونەیەکی سەرکەوتوو وەک نمونەیەکی سەرکەوتوو بۆ هەموو پارێزگاکان سیر بکرێت دوای چاندنی ئەو درەختانە کەسانی پسپۆر هەن لایانی پەیوەندیدار هەن گرنگی بۆ بابەتە دەدەن دەبێت گرنگی پێ بدرێت چونکە ئەو بابەتە پشتێنەی سەوز لە دەوروبەری کوردستان دەبێتە هۆی زیادبوونی ئۆکسسیژین لە کەشوهەوای کوردستان بۆیە دەبینین پلەی گەرمی لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان نزمترە بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق. بۆ نمونە بابەتی مۆلیدەکانی کارەبا کەم کراونەتەوە کارەبای 24 کاتژمێری هەیە بە دڵنیاییەوە ئەم مۆلیدانەی کارەبا کەشوهەوای هەرێمی کوردستانیان پیس کردبوو بەڵام ئێستا کە ئۆکسسیژین زیادی کردووە لە ڕێگەی چاندنی ئەو درەختانە و کارەبای 24 کاتژمێری بەردەستە مۆلیدەکان کەمی کردووە وای کردووە کەشەوا پاکتر بێت. هەرێمی کوردستان بۆتە سەرچاوەیەکی پاکی کارەبا کەشوهەوای پاکتر کردووە ئەمانە هەمووی وای کردووە کەشوهەوای کوردستان پاکتر بێت بە دڵنیایی ئەو بەشێک لەو پارێزگایانی کەشوهەوایان پیسە هۆکارن لە بڵاوبوونەوەی بۆنی گۆگرد وای کردووە گازی ژەهراوی لە پارێزگاکانی وەکو بەغدا
بڵاو بمنەوە دەبێت هەرێمی کوردستان ببێتە وانەیەکی گرنگ بۆ هەموو پارێزگاکان کە سوودی لێوەرگرن ژینگەیەکی پاکیانە بێت دوور بێت لە پیسی دوور بێت لە بیابانبوون و شەپۆڵی خۆڵبارین لە قۆناغی ئایندەدا دەبێت گرنگی پێ بدرێت. باشە بەڕێز عومەر عەبدولەتیف سەرۆکی ڕوانگەی سەوزی عێراقی لە بەغداوە لەگەڵ ئێمە بووی. سپاس بۆ کاتەی بە ئێمە بەخشی.